بەجێت هێشتم لە پای چی منت بەجێ هێشت هێشتان زوو نەبوو بۆ بڕیارەکەت هێشتان زوو نەبوو با کەسێکی ترت دەستکەوت ئەبێ لە منت باشتر دەستکەوت بێ کێیە کەویارەکەت لە منی زیاتر پێداوی یانش لە منی زیاتر پێدای چی وای کرد تۆ بۆ ئازم گۆڕای نەتگۆ هەمیشەیە کە ئاتانەی ئاهاتی دەستمت ئەگرت یا جوانترت دی دووبارە هاشۆ بووی من خەم ناخۆم کە تۆ منت بەجێهێشت بەڵام خەم دەخۆم چونکە دڵم هەزرم پێدای لەسەر متمانەی زوبانت کە پێتەوتم تا مردن لە دڵم دای چەند زوو دڵ و هەزرمت ناشت ئەوڕۆ جولای ڕۆژکی بۆ نێژیانی نوێ نۆبەی چ دڵێکی ترا لێی کاول و ورد و خاچ بکەیت چ بێ ویژدانێ بۆیی بۆ ماتی ژیانم لێ بسەنی ئێستا بێیادم لە هیچ تێناگەم بێکار ئێستا بێدڵم لاشەیە تەنها گیان بەڕێوەبار بێعەمەل ماوم ژیانم ماوە ئاڕوا بێتەم نیار خدا زڵم قبڵ ناکە لەم دنیاش بەسەرت ناڕوات دڵخۆش ئەبی بێ من ژیانت ئەبێ بە قیامەت بەجێت هێشتم ئەی ئەوینی نەفسی بەرنەعلەت ئەی ئەوینی نەفسی بەرنەعلەت